بەمەبەستی پشتگیری و پاڵپشتی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا هەستا بە ئەنجامدانی خۆپیشاندان و چالاکیەک دژی سیاسەتی برسیکردنی موچەخۆران. ئاماژەیان بەوە کرد موچەخۆران نابێت بکرێنە قوربانی ململانە سیاسیەکان. حکومەتی عێراق و حکومەتی هەرێم هیچیان ڕازگۆنین لە چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێم. جێگەی باسە لە ساڵی 2014 حکومەتی عێراق بەشە بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە و چەند مانگجارێک موچەی فەرمانبەران دابەش دەکرێت و تا ئێستا چارەسەرێکی بنەڕەتیان نەکردووە. هەڵە نییە گەر بڵێین دەوڵەمەندترین خاکی سەر داگۆکیکاری سەرجەماعەکانی هاواتیانی خۆمان هاوزمان هاوکارەکانی خۆمان لە هەرێمی کوردستان و لە بەریتانیا دووبارە دووپاکی بکەینەوە و بە حکومەتی عێراقی و سەفیری عێراق و کۆنسوڵی عێراق بڵێین لە بەریتانیا کە ئێمە ئەمڕۆ دووبارە لێرن داگۆکی بکەین لە مافی موچەخۆران مامۆسایان هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە شاری لەندەن ئێمە وەک ڕێکخراوی داکۆک هەستین بە ڕێخستنی گربوونەوەیەک بۆ پشتگیری لە فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەوان بە شێوازێکی ئازادانە ناتوانن داوا مافە سەرەتاکانی خۆیان بکەن کە موچە مافێکی سەرەتاییە کە چۆنە تۆ هەرکێک جێبەجێ دەکەی دەبێ مافت بۆ دابین بکرێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ناتوانانی داوا مافە سەرەتاکانی خۆش بکەی و بۆشت دابین ناکرێت. بۆیە لێرەوە داوا لە حکومەتی عێراق و داوا لە حکومەتی عێراق دەکەین چیتر لە هاوڵاتیان نەخێنە ناو کێشمە سیاسەکانی خۆیان و بەرپرسە دز و شەتە و خۆفرۆشەکانی هەرێمی کوردستان کە ڕۆن و ئاشکرا سەردەمی حکومڕانی مەسعود بارزانی خراپترین کابینەی لە درێژایی مێژووی حکومڕانی کوردستان خراپترین کابینە بوو کە کابینەی 8 سەردەمی حکومڕانی مەسعود بارزانیە. ئەمانجی ئێمە ئەمڕۆ لەم خۆپیشاندانە پشتگیریکردنی مامۆستایان و فەرمانبەرانە موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە بوونەتە قوربانی سیاسەتەکانی حکومەتی هەرێم حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمیش پارتیوێکی جددی لە چارەسەرکردنی کێشەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان و چەندین ساڵام کێشەیە بەردەوامە و حکومەتی عێراقیش ڕازگۆ نییە لە چارەسەرکردنی کێشەکانی چارەسەرکردنی کێشەکانی موچەوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەوان ئەگەر ڕاستەکەن بێن سزای پارتیوێکێتی بن بێن حەزب بکەنە سەر سەفەرکردنی بەرپرسەکان بەڵام نیان سزای فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بن تا هیچ تاوانێکیان نییە هیچ خراپەیەکیان نەکە هیچ سیستەمێکیان نییە ئەوان هیچ تاوانبار نین لەم کێشەیە ئەوان پارتیوێکێتی تاوانباری سەرەکین بیان سزای پارتیوێکێتی بن نەک موچەخۆرانی هەرێمی کوردستان. سەرەتا بەناوی خۆی گەورە تا سەر ئێستا دژی ئەو بڕیارە حکومەتی عێراقین سەبارەت بە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە سایەی حکمی شکستواردەی دوو بنەماڵەی میلیشیای چەک بەدەست بۆتە هۆی بڕینی قوتی میلەتێ داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەین هەڵوێست وەرگرن دەستێوەردان کەن. زۆر سپاس. ئەمڕۆ وەکو ڕۆژنامەنووسێک و چالاکوانێکی ڕێکخراوی داکۆک بەشداریمان کرد لە خۆپیشاندان دژی حکومەتی عێراق و دژی حکومەتی هەرێمی کوردستان کە دەیانەوێت گەمەی سیاسی بە قوتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن نانەوێت موچی هەرێمی کوردستان دابەش بکەن. داوای خەڵکی ڕەوای هەرێمی کوردستان تەنها موچەیەکە کە حەق و مافی خۆیەتی موچەکەیان بدەنێ و بەڵام لەو مەرامی سیاسی خۆیان حکومەتی عێراق تەیفسامی کردوتە مۆتەکە دژی هەرێمی کوردستان بەکاری دێنێتن. بەڵام ئێمە وەکو ڕۆژنامەنووس و وەکو چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک دان ئەگرین لەسەر ئەوەی کە نابیت خەڵکی هەرێمی کوردستان ببێتە مەرامی سیاسی خۆیان بەکاری بهێنن. بەڵێ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی کوردی لە بەریتانیا ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک دژی بڕیاری برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەهاکردنی جیاوازی لە نێوان فەرمانبەرانی حکومەتی عێراقی و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە دیارە ئەم بڕیارەش لە ئەنجامی سیاسەتی چەوتی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەوە دراوە بە تایبەتی خودی پارتیوێکێتی. ئێمە ئەمڕۆ هاتوین دەنگێکی ناڕەزایی بدەینە کاربەدەستانی باڵای حکومەتی عێراقی بە تایبەتی سەرۆک وەزیران محەممەد شاسوودانی و هەروە وەزیری دارایی تەیف سامی کە لە ئەنجامی چارەسەر نەکردنی ئەم کێشەیە بە زووترین کات ئێمە
هەڵوێستی دیکەمانە بێت ئەم ئەمڕۆ و چالاکەوانان و چالاکانان و کوردیان تاڕاوە لە شاری لەندەن هەساین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک لە بەدەم سەفارەتی عێراق بە بەستی پشتگیریکردنی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و دژی سیاسەتی چەوتی هەردوو دەسەڵاتی حکومەتی فیدرالی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان کە ساڵانێکە کارتی بابەتی موچەوەکو کارتێکی فشار لەنێوان یەکایەکمەوەکی سیاسەکان لەنێوان خۆیاندا بەکاردێن کە بێگومان زارەمەندی سەرەکیش لە نێواندا موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو دیارەکە لە ساڵی 2014 بە حەزوری هەرێک لە جێرا تاڵەبانی و مەسعود بارزانی ئاسان بەڕێگەاندنی ئابووری سەربەخۆ بەڵام بەداخەوە دەبینین لەو کاتەوە بژوور ژیانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر سەختتر بووە موچە لە کاتی خۆی دانارێت تەنها و کارێکی دژی هاوڵاتیان بەکاردێن جاشەکانی بێگانە میلەت ڕقیەتان